باڵاپۆشی بریتە لە ڕنگدانەوەی تێگەیشتن و قەنەعاتی ئەو کچە کاتێکەوە دەبێتە باڵاپۆش ئەو ئافرەتە ئەو خوشکە و ئەگەر بێت و باڵاپۆشی بسەپێندرێ وای لێ بکرێ ئەو بەرامبەرە باڵاپۆشبی تەمان تاسەر بەردەوام نابی لەبەرەوە هەر شتێک هەر ڕەفتارێکی مرۆڤ کاتێکەوە ڕنگدانەوەی تێگەیشتنی خۆی نەبێت ڕنگدانەوەی تێگەیشتن نەبێت لەوانەیە بەردەوام نەبێت تاسەر بۆیە ئەو کەسێکەوە بە قەنەعاتی خۆی بە تێگەیشتنەوە باڵاپۆش دەبێت و دەزانێەوە ئەمری خوایە فەرمانی خوایە نەک ئەمری دایک و باوکە نەک ئەمر و ینی عورفێکی کۆمەڵایەتیە ئەوە بەردەوام دەبێت و ڕێزی لێ دەگرێت دەبێتە بەشێک لە کەسایەتی ئەو مرۆڤە و ئینسانە و ئافرەتە بەڵام ئەگەر بە زۆر لەبەر خاتری دایک و باوک لەبەر خاتری کۆمەڵگا لەبەر شەرم کاتێکەوە ئەو فشارانی لەسەر لاس و باڵاپۆشەکەش نامێنێت ینی باڵاپۆشەکە کاریگەری نابێت لەسەر کەسایەتی ئەو مرۆڤە بەڵکو باڵاپۆشێکەوە لە ڕوانگەی قەنەعات و تێگەیشتنەوە بێ باڵاپۆشی دەبێتە ڕەفتار دەبێتە سلوک دەبێتە ئاکار دەبێتە ڕەوشی بەرز بەسخوا نەخواست ئەگەر بە زۆربی کاتێکەوە ئەو فشارانە نەما باڵاپۆشی نامێنێ و ڕەفتار و سلوکەکانی دەبێتە زۆرێشتر.